سڵاو ئەتوانم باسیەوە بکەین کە بەرنامەکانمان کۆ کردەوە لە چوارچێوەی شەپۆلی دووەمی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان. پێشەوەی باسی دیاردەی بەرنامەکە بکەم من باسیەوە ئەکەم کە بەداخەوە دوای ئەوەی لە شەپۆل یەکەمە پێمان وابوو کە کەمامە و دەستکێشەکانمان فڕەیە، بەڵام سەرسەختی ڤایرۆسەکە و گەڕانەوەی وای لێکردین دووبارە بە دەستکێش و کەمامەوە ژیان بکەین تا ئەو شوێنەی نازانین کوێیە. بەداخۆ لە کوردستانە سەرباری کوشندەیی ڤایرۆسەکە و ترسناکی ڤایرۆسەکە لەم ڕووداوانە چەندین ڤایرۆسی تر دەبن بە دیاردە. قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە سەیرەکەی نەخۆشێکی ڤایرۆسی کۆرۆنا دەردی کوور دەڵێ شەیتان دەستی لێ هەڵگرتووە کەچی ئێمە دەستی لێ هەڵناگرین بە مردووی و بە مەرحومیش فۆتۆکەی بڵاوەکەینەوە و قسە و باسی لەسەرەکەین. قسەکەی ئێمە لەم بەرنامەیە باز لەو دیاردەیەکەین کە بەداخەوە بەشێک لە کارمەندان و بەرپرسانی وەزارەتی تەندروستیشی گرتوۆتەوە کە ئاچێتە چوارچێوەی نەپاراستنی ئامانەتی نەخۆش. یعنی سەیرەکەی کابرا جیرۆدە بووە، تووشی ڤایرۆسێکی کوشندە بووە، ئێشتا کامێرای میدیاکان و کامێرای خزم و کەسوکار و مۆبایلی ڕەفیقەکانی وازی لێ ناهێنن. سەدان نمونەمان هەیە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون یا لە پشکنی نابوون بۆ ڤایرۆسی کۆرۆنا کە تووشی دنیایەک ناوە ناتۆرەی کۆمەڵگا بوون لە ڕێەوەی کە لە مۆبایل و لە سۆشیال میدیا و بەشێک لە میدیاکانی کوردستان وێنیان بڵاو بۆتەوە. بە خۆشحاڵیەوە لەم بەرنامەیە باسی ناشرینی ئەو دیاردەیەکەین بە لەگەڵ کۆمەڵی میوانی ئەزیز هیوا مەحموود عوسمان ڕۆژنامەنووس بەخێربێی. خۆشحاڵم بەشداری لە بەرنامەکەما و هیوادارم وەک بەرنامەی ڕابردوو لەسەر سۆشیال میدیا هێزێکی باش بێ بە بەرنامەکە عەزیەتە کێشە. هیوای تەندروستیەکی باشیشە بۆ خوازم کە ئەمە هیوایەکە بۆ هەمومان. دکتۆر شاخەوان خەیلانی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئیماراتی تایبەت بە کۆرۆنا جەنابی شێ بەخێربێی ئەگەر بۆ هاوڵاتیەکی ئاسایی جارێکی وای تەندروستی باش بخوازین بۆ جەنابتانە بێ سەدان جار لە بەرەوەی کە بەڕاستی ئێوە بەشێکن لەو سەرباز و هێزەی کە لە پێشی ئەم جەنگان بەڕاستی ئازیەتە کێشە سەرباری و ئیش و کارانی کە هات بوو سەعاتێک کات هەیە بە ئێمە ئازیەتە کێشە. هەروەها دکتۆر عارف حیتۆ دەروونناس جەنابی شێ بەخێربێی ئازیەتە کێشە هیوادارم لە ڕووی دەرونیەوە چکە زۆر بۆمان گرنگە من لە بەرنامەکانمان نامێت بچینە بابەتە تەندروستێکەوە بەڕاستی لە بەرۆی هاوپیشەکان و میدیاکان زۆربەی ئەو بابەتیان شی کردوتێ مامانی لەم بەرنامەیە باسیەوە بکەین ئایا لە ڕووی دەرونیەوە کەسێک کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێ و تووشی ئەم لێشاوی سۆشیال میدیا و بەشێک لە میدیا بێ ئایا کاریگەریە دەرونیەکانی چۆنیە بێت. بە هەر بۆ پرسیارە دەست پێ بکەم لە جەنابیشتەوە دەست پێکەم چکە لە ڕووی دەرونیەوە زۆر بۆمان گرنگە کاتێک کە کەسێک بە ڤایرۆسی کۆرۆنا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت تووشی و دۆخە سەختەی خۆیە بێت وەک بەڕێزێک بۆی نووسیوم ڕەنگە ڤایرۆسی کۆرۆنا بۆ چەند مانگێک ئازاری سیەکانم با بەڵام قسە و قسەڵۆکی خەڵک و ناوتۆرەی خەڵک و ناشرینکردنمان لە ڕێی هەندێک میدیاوە ڕەنگە هەتا ئازاری دڵمان بات. ئەمە وایە؟ هەڵبەتە ئازاری دەرونی زۆر قورسترە لە ئازاری جەستەیی. لە کولتوری کوردیش دەڵێن ساختبیت شینە خەنجەرە لێ ساخت نابێ شینە خەبەرە. ئەو ڤایرۆسە تاوان توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشیێکە وەکو هەر نەخۆشیێکی دیکەوە ئەو نەخۆشیەش لە گروپی هەڵامەتە ئەو هەڵامەتەی کە هەموو زستانێک تووشی خەڵ دەبێت بەڵام ئەوە کەمێک قورسترە و تونترە و زووتر بڵاو دەبێتەوە. زۆر سروشتیە ئینسانێک تووشی نەخۆشی کۆرۆنا بیدە بەڵام لەبەر ئەوەی چونکە ئەو نەخۆشیی کە تووشی نەخۆشی کۆرۆنا دەبێتەوە لەوانەیە ئەو نەخۆشە بشتە هەندێک نەخۆشەکانی دیکە ئیتر خەڵک زۆر لەسەر ڕاداوەستێن و ڤیدیۆی بۆ دەگرن و دەتوانین بڵێن ناوزڕاندنی بۆ دەکەن. زانستەکەی جەنابتانەوەکو دەروون ناسێک ئەمانە ڕێ پێدراوە کاتێک کە نەخۆشێک ئێمە بۆیە لە ناو ینی سەروبەندی ڤایرۆسی کۆرۆنایە بۆیە کۆرۆنامان بنمونێ ناوەتەوە یعنی تەندروستە لە ڕووی زانستەکەی جەنابتانەوە تەندروستە نەخۆشێک ئەوە ئامانەتی نەپارێزری و ڤیدۆ ڕسم و
ئەوەی بڵاو بکرێتەوە بە هەر چوە کارێک بێت بێزگە لە ئەخلاقی طبی کە بە هیچ شێوازێک ئەوە نابێت ئەوانە من دەروون ناس نیمە بووم ئەمە من پزیشکی نەخۆشیە دەرونیەکانم باشە بێزگە لە ئەخلاقی طبی کە ناکرێتن ئەوانە بڵاو بکرێتەوە هەروەها بە یاساش قەدەغە کراوە یاسایی پاراستنی مافی نەخۆشیە دەرونیەکان ئەو یاسای کە لە ساڵی 2007 لە پەرلەمانی کوردستان دەرچووە بە یاساش ناکرێت هیچ نهێنیەکی نەخۆشێک بڵاو بکرێتەوە حتا ئەگەر دکتۆرێک یان پزیشکێک نووسەر بێتن و ئەو نەخۆشیە بەکار بهێنێتن بوو ڕەوشەنبیرکردن ئەبێ ڕوخسەت لە نەخۆشەکە وەربگرێتن ئەوە لە یاساش جێگای خۆی کردووە و ئەخلاقیاتی طبیش وایە و هەموو دکتۆرێک پێش ئەوەی دەست بەکار بێتن سوێندی ئەوقات دەخواتن کە ئەمن هیچ نهێنی هیچ نەخۆشێک ئاشکرا ناکەم ئەو نهێنیە طبعا زۆر جار کە بڵاو دەکەنەوە لەوانە دوو مەرامی پێ هەبێتن ئێمە هەموو کاتێک بە جەخت لەسەر مەرامە سلبیەکە نەکەین مەرامەکە سلبیە ئەگە تەسیر لە دەرونی نەخۆشەکە بکە تەسیرەکە زۆر خراترە لە ئاکام و کاریگەریەکانی کۆرۆنا بەڵام لایەنە ئیجابیەکەش لەوانە بۆ ڕەوشەنبیرکردن بێت چونکە کەسایەتی ئینسان هەر ئینسانێک لە سێ ئەلێمنت یان سێ بەشی سەرەکی پێک هاتووە هەر لە ئەزەلەوە تا بە ئەبەد ئەو سێ بەشە پێک هاتووە ئەویش هزر و دلینی یعنی عاتیفە و ڕەفتارە ئەو کاتێکی ئینسان بە دلینی دەوروژێنتەوە دلینی خەڵک کاکە ئەو کەسە وای لێ هاتووە خۆتان بپارێزن وروژاندنی ئەو دلینە چونکە دلینی و هزر و ڕەفتار وەکو سێگۆشە وایە هەمویان بەقەدەر یەکتر کاریگەرن ڕاستە زۆر جار ئێمە لە واقعا دەڵێن هزر سەرەکیە و ئینجا دلینی دەدەن و ئینجا ڕەفتار دەدەن بەڵام هەر سێکیان بەقەدەر یەکتر سێگۆشەیەک پێک دەهێن ئەو سێگۆشە پێڕەن کەسایەتی کۆمەڵاتی ئینسان دروست دەکەن زاڵبوونی هەر گوشەیەک لەو گوشە لەسەر ئەوی دیکە دەبێتە هۆی پێشێلبوونی کەسایەتی وروژاندنی عاتیفە دەبێتە هۆی ئەوەی کە ئینسان هزریش لێ بکاتەوە و ڕەفتارێکیش بکاتن خۆی بپارێزیتن و ئەو پاراستنێکە ڕاستە دکتۆر من بۆ پشتڕاستکردنی قسەکەی جەنابەت ڕاستە بەشێک لەوەی کە خەڵکیش باسیەکە ینی وەزارەتی تەندروستی کە هەندێک جارەکەێتە ئەو هەڵەیە کە وێنەی نەخۆشەکان یا ناوی نەخۆشەکان بڵاوەکاتەوە بۆ هۆکارەیە کە ئەوێ ینی چۆنەڵی چوزانم بە جۆرێک لە جۆرەکان وێنەکە پیشانی خەڵک باکە من نەخۆشیە مەترسیدار و خەڵکم بێ بەڵام ئەمە لەسەر شانی کۆمەڵێ خەڵک کۆمەڵێ نەخۆش کۆمەڵێ قوربانی پێم وانیە تەندروست بێت مامۆستا ئەگەر ڕوخسەتی وەرگرت بێتن بە پێی قانون ئەگەر ڕوخسەت لە نەخۆش وەرنەگیرێتن ئەو هەر نەخۆشێک شکات لە ئەو دکتۆرە هەندێکی مردووە ینی ڕوخسەتیشی من ڤیدۆم وێنەم لایە هەر پیشانی نێساوکو لە سەرەتا باسم کرد کابرا مردووە کاجوات تۆ چێڵیت تەمانەوەی کە ئەبێ بیبینین ئەو ماوەیە ئەگەر سێ تەحلیلی کەین بە وردی تقریبا لە مانگی سێوە خەڵکێکی زۆر لە ماڵەوە بوو تەنها باس کە لە سۆشەل میدیا و لە میدیا هەبوو هی کۆڕۆنا بوو کەسانێکی زۆر کەوتنە جۆرە پێشبڕکێیەک بۆ بڵاوکردنەوەی شتی نوێ شتی تازە بۆ خەڵک لەسەر حسابی کۆمنت و لایک و ئەم شتانە لەسەر حسابی زانیاریەکان بە مەبەستی کۆمنت وەرگرتنی زیاتر یاخود لایک وەرگرتنی زیاتر ئەمە لەلایەک و خەڵک زۆری وایە بەڕاستی ئەو زانیاریانەی کە جەنابی دکتۆر فەرمووی ڕەنگە لای نەبێت نەزانێ ئەمە کارێکی یاساییە یان یاسایی نییە بۆیە لێرە بەڕای من میدیا ئەرکێکی زۆر گرنگی هەبوو لەوە کە ئەبوایە ئەو نەوع هوشاریە بڵاو کاتەوە بە خەڵک بڵێ کاکەش ڕسمی مردوو ڕسمی نەخۆش ئەو نەخۆشەی کە کۆڕۆنای هەیە کە شتێکی زۆر خەتەر نییە و هەتایە عیبدار نابێت شتێکە تووشی بۆ هەمومان معڕەزی ئەوەی کە تووشی بین بەڵام کە بکرێ بە بابەتێک بۆ زیادکردنی کۆمنت و لایکی خۆم لەسەر حسابی هوشیاری خەڵق و زیاتر زانیاری لای خەڵک دروست بێت ئەوە لێرە بەڕاستی هەم دەوری لە هەنگاوی یەکەم دەوری میدیایە بەڕای من ئەو میدیانەی کە هەم لە سوشەل میدیا دەوریان زۆرە و فڵەوەریان زۆرە هەم لە تەلەڤیزیۆنەکانی وەکو K24 یاخود ڕووداویان NRT-یان ئەمانەی تر کە هەن کە بە خەڵک بڵێن بەکارهێنانی ئەم بابەتە وەکو بابەتێکی سۆشەل میدیا و بۆ سناپچات و بۆ ئینستاگرام و بۆ فەیسبوک و تویتەر ئەمە ڕاست نییە و کارێکی ئەخلاقی نییە بەڕاستی ڕاستە مبەڕیر هەیە بۆی کە مەسەن سار ڕەنگەم پرسیاریە ئەم پێشنیاری جەنابە بەلانی پەیوەندیدار بڵێ بە وەزارەتی سەحەی بڵێ ڕەنگە ینی ڕەنگە فاڵ ناگرینەوە بەس ڕەنگە وا بەڵامە باتەوە بڵێ مە لەم کاتا زۆر مەشغوڵین لەم کاتاواوە ئێمە نەمان پەرژاتە سەرەوە بەڵام مبەڕیر هەیە بۆ
طبعا لم وضع وزارة صحة شيء زۆر بەڕاستی يعني کە مەشغوڵە بە قەزیەیەکی ترەوە بۆیە لێرە دەوری کەسانی وەکو ئێمەیە کەسانی دەسەڵاتە دەستگاکانی ڕاگەیانە کە ببینە پاڵپشت بۆیان بۆ هەم پاراستنیان لە زۆر لەو جۆرە هێرشانەی کە ئەکرێتە سەریان لەلایەن هەندێک کەسەوە لە هەمان کاتیشە هەندێک شتەیە کە بە خەڵکی ترە کرێ ینی بتوانیت بڵاوکردنەوەی ڕێنمایی تەندروستی چۆنێتی بڵاوکردنەوەیان یاخود ڕێنمایی لە بۆ بەکارهێنانی سوۆشەل میدیا یاخود بە نشکانی تایبەتمەندی نەخۆشەکان یاخود نهێنی تایبەتی نەخۆشەکان ئەوانە شتن کە زۆر زەحمەت نییە ینی دۆخێکە ئێمە هەمومان ئەتوانی شتێکی تیا بکەین بەڕاستی وەزارەتی تەندروستی ئیشی خۆی هەیە و زۆر مەشغوڵیشە بێ هەمومان تا ڕادەیەک پاڵپشت بین بۆیان بۆ دکتۆرەکان نەک ئیشەکەیان بۆ خۆش دکتۆر شاخەوان دووبارە بەخێر بێ داڵغە بۆ کوێ لێ ڕۆشتە بوو کاجووا باسی میدیای کرد و باسی گرنگی ڕۆڵی میدیای کرد لەم دۆخانە قسەکەی منەوەیە کە ئێمە بابات لۆمەی کەسێکی ناڕۆشن بیر نەکەین یا لۆمەی کەسێک نەکەین بە مۆبایلەکەی خۆیەوە تەسەڕوفەکات ئێمە بە باسی میدیا فەرمیەکان بکەین لە کوردستانە مامەڵەی میدیا لەگەڵ ئەم دۆخە بە بۆچوونی تۆ جەنابەت مەسەلەن بەڕێوەبەری نەخۆشخانەیەکی گەورەی و تایبەتیشە بە کۆرۆنا و تایبەتە بەم باسە هەندێک قسەمان باس کرد پێش بەرنامەکە یعنی ڕۆڵی میدیا یا ڕۆڵی میدیاکارەکان لە ڕووماڵی ئەو ڕووداوانەی کە ڕووی بەجیان لە دەستدان بێ بە نەخۆش بێت چۆنی بوو یعنی چۆنیە پێشەچی ڕاشکاو بە بەڵێ پێشەچە قسە و زۆر بوو لەسەر پێشەچە ئەو کاتتان باش من تەمەنا دەکەم هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک لەم دۆخی ئێستا کە دۆخێکی ترسناکە بەڕاستی ئەو ماوەی لەوانەیە 3 مانگ زیاترە ئێمە بەردەوام لەگەر میدیا لە بابرێن لە کۆنتاکتین لە بەردەوام لەگەڵمانن ئەو میدیایەکانیش زۆربیان میدیای ناسراون وەکو گۆتان میدیایەکانی ناسراون ویستیتمان لە ڕێگەی ئەو میدیان لەسەر سەربار و سەرحالی خۆمان ویستیتمان خەڵک ڕۆشنبیر بکەین لەسەر و پێشی برێن ڕاستەکانی و ترسناچی ئەم نەخۆشیە بەڵام لەوانەیە لە هەندێک میدیا بە شێوەی ئەنقەست یان بە شێوەی ناشرینکردنی شتەکان لەوانەیە ئەو غەرەزەی کە هەیتی بۆ غەرەزی خۆی بەکاری دەینی بۆ غەرەزی ڕۆشنبیریکردن نییە و بۆ غەرەزی ئاگادارکردنەوەی خەڵکان نییە تەنها بۆ غەرەزی ئەوەی کە ڕێکلامی زۆرتربی یان لەوانەیە بابەتێکی سیاسی لە پشتبی لەوانەیە من وەکو کۆمنتەکەی کاجووا بڵێ وەکو بەڕێبەری نەخۆشخانە ئێمە هەندێک ڕێنماییمان هەیە هەندێک ڕێنماییمان دەرکردیە ئەو ڕێنمایانە لەوانەیە لە سنووری نەخۆشخانەکەی من لە سنووری نەخۆشخانەکەی منە لەوانەیە دەرچی لەوانەیە ڕێنمایی تر هەبی بەڵام خۆم لەبەر پاراستنی پرایڤسی نەخۆش هەوڵماندایە چەند پێمان بکرێت پرایڤسی نەخۆشەکان بپارێزین بەڵام لێتان ناشارمەوە نەخۆش و ئەو خەڵکانەی میدیا کە دێن لەوانەیە دەزان ئەمڕۆ بۆ میدیا زۆر ئاسانە مۆبایلەکە دەتوانین تەسویر بکە ببێت تۆ ئاگداری هیچ شتێک بێت ببێت تۆ ڕخسەتت پێدایە وەکو پێش 2-3 ڕۆژ لەوانە کەناڵێکی فەرمی نەک فەرمی ینی بابرێن سەتەلایت وەکەنە دەستگایەکی دیارە هات تەسویری من و تەسویری هەندێک شتی کرێ بەبێ ئاگدار بوون بەبێ وەرگرتنی ڕخسەت لە ئێمە و من بەڕاستی ئەوەی بابرێن یاسایم لەسەریان نووسە و لەسەر ئەو شتە لەسەر ئەو بابەتەش لەوانەیە بۆچی چیان لێکردن ینی چۆن بوو وابزانم لە سایتەکەی وان دیارە کە چۆن شتەکانیان بڵاو کردەوە لێرە مهم نییە لە لای مە چۆن بڵاو کرد چونکە ئێمە شەفافین لەگەر هەموو میدیاکان بەڵام شێواندنی ڕاستیەکان بۆ مەرامی خوان ئێمە لەگەرەوەی دانینا و باسکردن لەوەی کە مەترسەکە بەو شێوەی نییە لەگەرەوەی داینە نەخۆشتان هەیە ئاوا دەردەدڵ بکات لەوەی کە پترسێ لەوەی کە ناوی ئاشکرا بووە یا وێنەی بڵاو بۆتەوە یا خەڵک ناسیوێتی یا ینی دەردەداریم حاڵەتە بێت ینی من بە نمونە بۆ ئەم قسەی خۆم بۆی کە ئاسانتر بێت کاجیوە دکتۆر یعنی لە سلەیمانی هەندێک ڕوودا و ڕوویا بۆی من ێساش دووبارەیەکەمەوە ئەمێ بەڕاستی ئاسانی کەین لای خەڵک ینی یەکەم قوربانی لە شاری سلەیمانی ئەو مەلا بەڕێزە بوو کە ینی ئێستا ناوی ئەو مەلایە هەچ کەسێک چەند کەسێک دوای ئەو توش بوو چەند کەسێک دوایە بۆ خەڵک بە جۆرێک باسی ئەو مەلا بەڕێزاکات کە ئیتر منیش تووشە بم جەنابیش تووشەبی باوکی منیش تووشە بێ دایکی منیش تووشە بێ برای منیش تووشە بێ ینی قسەکە ئەوەیە کە یا ئەو داوەتەکەی شاری دوهۆ جا تەعزیەکەی هەولێر ینی ئەمانە بە جۆرێک باس کرا و ئیسارەکران کە
بە شێوەیەکی قێزەون سەیرانەکرێ بەڕاستی بە شێوەیەکی ناشرین باسییانەکرێت کە زۆر بیرکردنوێکی ناتەندروستە یعنی قسەکەی من ئەوەیە ئایا خەڵکی تر ئەوانی کە ئێستا نەخۆشن ئایا ئەوەی ئێستا کە دەردەداری ئەو ڤایرۆسەیە ئەم کێشەی هەیە ینی ئەم دەردەدڵیاناکە لای ئێوە بەڵێ لە زۆربەی نەخۆشەکانمان هیچ چەند ئامادەنینە بۆ ڕاگەاندن بۆ میدیاکان قسە بکەن و تەسویرش بکرێن و ئێمەش حەقی ئەم نەخۆشانە دەپارێزین و زۆربەی میدیاکان کاتن لای من گوتم ئێوە نەخۆشەکان ڕزگار ینی ڕازی بکەن بەڵام بە شەرتێک من نەڕقەمتان دەدەمێ چونکە پرایڤیسی ڕقەمیش لای من ئەویش پیرۆزە خۆتان دەتوانن بزانە بە چه ئیتساڵاتی خۆتان توان نەخۆشێک ڕازی بکەن من ئامادەمە ئەوی بە من بکرێ بۆ ڕۆشنبیرکردن و گەیاندنی ڕاستیەکان بۆ خەڵک دەیکەم بەڵام بە شەرتێک تەئسیل لە پرایڤسی نەخۆشەکەی نەکە و نەخۆشەکە خۆشی وەکو کاک دکتۆر گوتی خۆشی ئامادەبی کە ئەم لێدوانە و ئەم شانە بدا بەڵام هەندێک جار ئێمە استغلال دەکرێن لەوەی چۆن استغلال دەکرێن با ئێمە ڕاستیەکان بباز بکەین لە نەخۆشخانەی من تەسەوەڕ ناکەم هیچ ڕسمەک بەو شێوەیە بڵاو کرابیتەوە تەنها دووسێ دیاردە نەبی ئەو دیاردانش وا بزانم شتێکی نۆرمەلەشتی وەهاوە نیە ئێمە بۆ ئاگداربوون لە ڕەوشی نەخۆشەکانمان چونکە لە بیدایەتەوە بەترسناکەی گەورە نەخۆشەکە وها بۆمان هات ویستمان ئێمە شتێک بکەین بتوانین پارێزگاری لە ژیان و لە دۆخی نەخۆشەکان بکەین هەستاین بەدانانی سیستمێکی کامیرەی مراقبە لە هەموو خەستخانەکەمان لە هەموو نەخۆشخانەکەمان ئەوی بتوانین خاستن لەو ژوورانەی کە چاودێری چرا ژووری بابرێن شوشتنەوەی گورچیلێ ئەو ژوورانەی کە پێویستی زۆر بە چاودێری هەیە لەو ژوورانە داماننا بەڵام ئەم شاشەیە لە کۆنتترۆل چێ دەتوانین تەماشایکە من دەتانم تەماشایکەمەکو بەڕێبەری کارژێرەکە دەتوانین تەماشاکە ئەم پزیشکەم ئەو کارمەندەی کە ئەمڕۆ دەوامیتی لەوێ چاودێری نەخۆشەکان بکە لەبەرەوەی ئێمە ناتوانین بەردەوام لەگە نەخۆشەکان بین 24 ساعت لەبەر کەمکردنەوەی بەرکەوتە هەتا ئێمەش توش نەبین وامان کردیە کە بە دەستگایەکی ئاسان و سیفتی و پارێزراو ئێمە بتوانین بەردەوام ئاگامان لە ڕەوشی نەخۆشەکە بی ئەو نەخۆشانەی کە باری تەندروستیان ناجێگیرە هەستانە دامانە ئەو کامێرا و زۆرزەی وابزانم لە ڕاگەیاندنەکانی شەر خۆمان پێمان پیشاندێنە بەڵام بە شێوەیە کە ڕسمی نەخۆشەکان دەرنەچوە یعنی لە ژوورە تایبەتەکانشماندانە ئەوانەی کە هیچ مشکلیان دێنێ نەخێر ئێمە کامێرەمان لەو شوێناندان تەنها لە شوێنی چاودێری چر و ئەو شوێنانی کە نەخۆش لەوەیە حەقی نەخۆشەکە و هەموو پرایڤسی نەخۆشەکە لای ئێمە پارێزراوە و هەتا ئێستا بۆ هیچ دەستگایەک نەناوەکانی نەڕسمی نەشێوەکان بەڵامان نەکردەوە باش ئەتەچێتی بە کورتی جوابم بەرەوە بای کە ئەچمە لای کاجوانی ئەتەچێتی ئەو ڕۆژنامە نووسانەی کە هاتوونیا ئەو تیمە ڕۆژنامەوانەیە کێنە نەخۆشخانەکانەوە بەگشتی ینی بۆ نمونە من بۆ خۆم بینیومە هەندێک جار لە کامێرای کوردستان 24ەوە کە چۆن تەسویری شوێنێکیان کرد ینی سیرەکەی تیمی تەلەڤیزۆنەکە بە جووتێ نەعل و چوزانم هەر بۆ خۆیان بەشێکن لەو بەڕاستی بەڵێ ئەو بۆ زانیاری جەنابەت زۆربەی نارێم زۆربەی بە ژمارەیەکی زۆر لەو میدیاکارانە دێن بەڕاستی خۆیان هیچی ڕێنمایەکانی تەندروستیان جێبەجێ نەکردیا ئەم بە ڕێزانەی کە ئەمە هاتن کە ئەم ئێستا بابرێن ئەم ڕێکلامەیان بۆ خۆیان کردووە ئەمانە هاتن دوو کەس بوون سێ کەس بوون بەبێ ماسک و بەبێ هیچ شتێکی خۆپارێزی هاتنە نەخۆشخانەی کۆڕۆنا بە من دەرێن دکتۆر ئێمە بۆمان هەیە بچینە ناو قاوشی نەخۆشەکان تەسویر بکەن گوتم نەخێرەوە هیچ حەق و حقوق نییەوە گوتی ئەگەر بتوانین چونکە ئێستا لەوانەیە جێ لە دەنگم بی ئەگەر ئێمە موافقە بینین لە چێ بینین گوتم دەتوان موافقە بینن لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر هەنجێمە دەتوانین کار ئاسانیتان بۆ بکەین بەڵام نە بە شێوەیەک تەئسیل لە پرایڤسی نەخۆش بکە پاش ڕۆژی دوم کە ئەم شتیان هینا گوتیان دکتۆر گوتم کاکە مشکلەکەیە ئێمە ڕێنمایەکان بە من دەرێن ئەو ڕێنمانە خۆمان دامانەیە بۆ پارێزگاری تۆ و منیش دەکات تۆ بەو کامێرەتەوە بەو جلە بچێ ژۆرێ خۆت بچێژۆی تووشی کۆڕۆنە دەبی کە بێ دەرێ خەڵکانی تریش توش دەکەی بە هیچ شێوێک ڕێگەمان بە هیچ دەستگایەک نەدایە بستە ژۆرێ بۆ ئەوەی بیکە خەڵک شار بکرێتەوە ڕۆشنبیر بکرێت دەست خۆش کاجیوە بەشێک ڕەنگە مبەڕیر ئەوە بێت بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتەکانی وەکو چوزانم سوید و دانیمارکۆ لە سەرەتای کۆرۆنا بوو لە دانیمارک مەسەلەن نوێنەی پزیشکێک بڵاو کرایەوە کە ئەم پزیشکە کۆرۆنایەتی هەچ کەسێک سەردانی ئەم پزیشکی کردووە لە ماوەی ڕابردووە باچێ پشکنین بکە ڕەنگە ئەمە چۆنەڵی مبەڕیرێک بێ بۆ بەشێک لە میدیاکان بڵێەوە تا لە دنیای ئاوا تەعامل لەگەڵ کۆرۆناکرێ بۆ لێرە خەڵک بشارینەوە بەڵام ڕۆشنبیری وڵاتێک بۆ وڵاتێکی تر نابێ ڕەچاو بکرێ
ینی بۆ نمونە ئەوەی کە لە دانیمارک کراوە لە کوردستانیش خۆمە لا بەڕێزە هەروە بوو خۆ ڕسمیشی بڵاو نەکرایەوە بەڵام خەڵک زانی بەڵام چی لەسەر نەوتکە بەڵام لە دانیمارک ڕەنگە ئاسایی بێ بەنسبەت خەڵکەوە ئایا مەسەلەن هاوتاکردنی هەردوو کللتورەکە هەردوو عەقڵەکە شتێکی احتیاجیە؟ ئەو نمونەی دانیمارک ڕێک ئەوەیە کە باسی یەکەم کە میدیا چۆن ئەبێ ببێتە پاڵپشتی دەسەڵاتە تەندروستیەکانی وڵاتەکە لە کاتی ئەزمایە لەو کاتانەی وەکو ئێستا شتێک هەیە پێڵین کۆنتاکت تریسینگ کە بزانن ئەم کابرایە بە چەند بەرکەوتێک هەبووە چۆن بوو ئەوە ڕەنگە میدیا دەوری هەبێت لە دەستنیشانکردنی حاڵەتەکە یاخود خەڵکەکان بە ڕەزامەندی کابرا خۆی یاخود بە بڕیارێکی دەسەڵاتی تەندروستیەکە یا بڕیاری دکتۆرەکان ئەگەر پێیان وابێت ئەم کابرایە زیاترین یان کەمترین بەرکەوتەی هەبووە و پێیان وابێت کە لە مەسلحەتی گشتیە لە بەرژەوەندی گشتیە کە ئەو ڕسمە بڵاو بێتەوە بۆ ئەوەی خەڵق ئەوەی کە بینیوێتی بێت و پەیوەندی بکە بە دەسەڵاتی تەندروستی یاخود بە خەستەخانەکان ئەمە لایەنێکە بەڵام لە هەمان کاتە شتێکی زۆر گرنگ هەیە کە بەڕاستی وەکو وەبیرهێنانەوەیەک یاخود زەنگی خەبەرکردنەوەیەکی گرنگ بوو بۆ ڕۆژنامەنووسانی کوردستان ئەوەش بوو کە لە کاتی ئەم کۆرۆنایە ئەو پەتایە دەستی پێکرد ئەومان بۆ دەرکەوت کە زۆربەی ڕۆژنامەنووسان جارێ دەستگای میدیا بەشی تەندروستیەکانی زۆر زایفن یەک کەس یان دوو کەس زیاتریش لەگەڵ ڕێزم بۆیان کاری شۆ ئەکەن نەک زیاتر کاری ئەوە بێت کە وشارکردنەوەی خەڵق بێت ئەمە لەلایەک هەماهەنگی نێوان ئەوان و دەسەڵاتە تەندروستیەکانی وڵاتەکە زۆر باش نییە کە بتوانن وشارێکی باشتر بڵاوکەنەوە تاکو ئێستا هەر عسیری پرتەقاڵ بخۆی بۆ نازانم چی باشە و ئەوە سێ و خۆسیر و تەماتە ئەم شتانە بۆ زیاتر وشاریەکی تەندروستی حەقیقی نەبووە ئەبوایە بۆ نمونە قەزەی ئەنتیبایۆتیک لە وڵاتی ئێمە ئەبینین کەسێک تۆزە سەری ئەشیە چێتە لای هەر کەسە یەکسەر ئەنتیبایۆتیکە خۆ خەڵکەکە وشاری نییە کە نابێت ینی دەرمانی ئیلتیهاب بۆ نمونە بە شێوەیەکی لێرە میدیا دەوری هەیە لەو شتانە بە میوانداریتی دکتۆرەکان یاخود کەسانی پسپۆر لەو مەجالە ئەتوانن بۆیان ینی ئەو شتە بۆ خەڵکەکە شەرەحکەن ئەمە لەلایەکی ترەوە کە ئەوە کە بۆمان دەرکەوت ڕۆژنامەنووسەکانمان و دەستگا میدیاکانمان بە شێوەیەکی گشتی بەداخەوە ئەو ئاستی وشاریەمان نەبوو و نەمان ئەو ئامادەیشمان تیان نەبوو کە ڕوبەڕووی ئەوەزع بینەوە کەوتوینە ژێر وەکو ئەڵێ داوی لایەنە سیاسیەکان بەڕاستی هەنێک ئەیوت ئیشەکەی کردە سیاسی هەنێ ئەوی نەکاکە سیاسی نییە دژی لایەنەکەی ترە ئیتر ڕۆژنامەنووسانیش بوون بە دوو بەرە تەقریبەن لەم ئیشە بۆیە هەزار کردەوەی تر زۆر کردەوەی تر کە بینیمان هەر کەوتە ئەو چوارچێوەیە کامپی ئەوەی کە ئەڵێ منەتە جەول و قەدەغی هاتوچۆیەکە بۆ مەعاش و نازانم ئەم شتانەیە کامپێکی تریش کە ئەڵێ نامە وایە و تەواوە هەم دکتۆر هەم خەڵک لەو بینە هاڕانی بەڕاستی ئەتر لەو بینە خەڵکە نەیەزانی و سەرچاوەیەکی بێلایەنی زانیاری نەبوو بۆ خەڵکەکە کە بزانێ بڕیاری تەواو بدات یعنی ئێستا ئەبینی لە بازار و شت سیرەکەی قسەی لەگەڵەکەی کاکە ئەمە چییە بۆە کاکەەوە پارتی نایە مەعاشبا بۆی ئەڵێن وە دانیشن لە لایەکی ترەوە یەکێتی ئەڵێ وای کرد پارتی و هەر ئیشەکە کۆرۆناش بەداخەوە بوو بە قەزەی یەکێتی و پارتی و زەرمەندی گەورە خەڵکەکە بوو ئەمەی کە ئێستا ئەیبین دکتۆر جان چی بە وەزارەتی تەندروستی ئەڵێ ینی ڕاستە دۆخەکەتان وەزارەتی تەندروستی زۆر حساسە هەمووتان ماندوون بەڵامی تر ڕۆژی ئێوەیە ئەبێ ئێمەش هاوکارتان بینیا بیرتان بخەینەوە بۆی کە هەندێک ئەتوانم بڵێم هەندێک پەرش و بڵاویتانە ینی بۆ نمونە من دوێنێ کاجووە 6 بەیاننامەی فەرمی وەزارەتی تەندروستیم خوێنەوەتەوە خۆم یعنی لە ڕۆژێکا 6 بەیاننامەی دەرکردووە کە ئەم ئەبدەیتی ئەوە ئەم ئەبدەیتەوەی ترودە بە پەلە بەیاننامەی دەرکرد یعنی ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان سترێس و دڵەراوچێ لای خەڵک دروستەکە ینی ئەکرێ وەزارەتی تەندروستی ڕۆژانە لە تەوقیتێکی دیاریکراوە سەعات 8 ئێوارێ سەعات دەیە بەیاننامەیەکی فەرمی دەرکات ئیتر سلەیمانی بەجیا بەیاننامە دەرنەکات و هەولێر بەجیا و ڕانیە بەجیا و قەڵاتزێ بەجیا و چەمچەماڵ بەجیا و نازام کوێ بەجیا ینی ئەمەش دڵەراوچێ دروست ناکە لای خەڵەکەر ئاوا بکە پەیجێکی فەرمیە بینیە لە بەیاننامەیەک لە وەزارەتی تەندروستیەوە بەڕاستی ینی ئەمەش دڵەراوچیەکی تر نییە بۆ خەڵک
بەڵێ پێشێ وەڵامی ئەو پرسیارە ئەگەر ڕوخسەتم بدەیت ملاحەزایەکی بچووکم هەیە لەسەر حتا ئێستا ئەو قسانە کە ئێمە کردوانە پێویستە ئێمە دوو بابەت لە یەکتر جیاواز بکەینەوە جیا بکەینەوە یەک بابەتی ناوزڕاندن و ئاشکراکردنی نهێنی نەخۆش ئەوە بابەتێکە بەجیایە بابەتی دیکەی کەسێک سەرپێچی ڕێنمایەکانی کردووە و خەڵک کاردانەوە ینی سەرپێچی ڕێنماکان کارێکە کاردانەوەی خەڵک و سوشەل میدیا باشە هەڵبەتەوەی بۆمان گرنگە دیوی یەکەمی بۆ ئەوەی کە یەکەم جار باس کرد ناوزڕانی نمونەتان هێنا یەکێ لە دهۆک یەکێ لە سلێمانی یەکێ لە هەولێر هەر سێ نمونەکان سەرپێچی یاسا بوون ئەوەی مەلاکەی سلێمانی وتی کاکە کۆرۆنا نییە و تەحەدا دەکەم و دەچمە مزگەوت و خەڵک کۆ دەکەمەوە ڕێنماکان تعزیەکان قەدەغەیان کرد لە بوو خۆپاراستن لە کۆرۆنا لە هەولێر تعزیەک داناوە لە دهۆک وتی کاکە خەڵک کۆ نەبنەوە دعوت و داوەتکاری و شایەکان تەجیل بکەن حتا کۆرۆنا کردیان ئەوە سەرپێچی ڕێنمایەکانە کاردانەوەی وەکو ئەوە وایە کابراایەک بە دزیکەرێک بڵێت ئەتو دزیکارێک بڵێ وڵات ئەتو دەرونی منت تێکدا ئەو بابەتە ناچێتە بواری دڵە ڕاوکێ و دەروونەکە ئەوە بابەتی سێیام ئەوەی کە پێویستە جیا بکەنەوە بە سیاسیکردنی بە سیاستکردنی کۆرۆنا وابزانم مامۆستا باسی کرد بە سیاستکردنی کۆرۆنا ئەویش بابەتێکی دیکە کە جیاوازە لە ئاشکراکردنی نهێنیەکانی نەخۆش و لە سەرپێچیکردنی ڕێنمایەکان دینە سەر بابەتی وەزارەتی تەندروستی کە هەموو ڕۆژێ بەیاننامەیەک دەدیان لەوانە لە ڕۆژێکە کۆمەڵی بەیاننامە دەردەخات لە هەموو حاڵەتێکی ئمرجنسیە یین تاریئە لە سەرەتادا حتا دەکەوتە سەر سکەیەک ئمرجنسیا دەکەوتە سەر سکەیک کۆمەڵ لە هەموو وڵاتانی دنیا ئەگەر سەیری ئەمریکا بکات تویتەکانی سەرۆکی ئەمریکا نەک وەزیری تەندروستی ئەمریکا یان مدیر عامی تەندروستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەموو ڕۆژێ تویتێک ئەوە بابەتێکی لە ناکاو ئمرجنسیە دوای دەکەوتە سەر سکەیەک یان وەزارەتی ناوخۆ یان وەزارەتی تەندروستی ئەوانە دەدێت هەموو ئەو بڕیارانەش بەپێی پێشهاتەکانی ئێستاە بۆ نمونە ئەمڕۆ لە هەولێر ئەگەر ژمارەی توشبووان زیاد کرا کاک دکتۆر شاخەوان بڵێت وڵی ئەمڕۆ 75 کەسی توشبوواتە یەکسەر وەزیری تەندروستی ئەبێ بێت بەیاننامەیەک دەربخێتن ئەو دڵی ڕاوکێ نییە ئەوە وشارکردنەوەی خەڵکە وجە خەڵکیش خەڵکی بەپێی کەساتی خۆیان مامۆستا هەندێکیان تووشی دڵە ڕاوکێ دەبن هەندێکیان وشیار دەبنەوە ئەوانەیە کە تووشی دڵە ڕاوکێ هەبن پێویستی هەردیسە لەسەر وەزارەتی تەندروستی و لەسەر دامودەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی توێژەرەکانی کۆمەڵایەتی پێویستە ئەو کەسانە کە تووشی دڵە ڕاوکێ بن دڵدانەوەیان بدەن و هەوڵ بدەن وشارکردن کۆ مامۆستاکردی این پرۆسەی وشارکردن زیاتر بکەین لە پرۆسەی هەواڵ و وروژاندنی وێنەکان دەستخۆش قسەکە ئەوەی ئێمە سەرچێکمان کردووە ینی تیمی بەرنامەکە لە دوو هەفتەی ڕابردووە زۆربەی ئەو خەڵکانی کە ئێستا چن بۆ لای دکتۆرە دەرونیەکانی وەکو بەڕێستان ئەو خەڵکانن کە ئەڵێن لە سا هەشتا بۆ هەفتای دڵە ڕاوشەی ئەم ڤایرۆسەیانە ینی شتی تریان نییە قسەکە ئەوەیە ئەو پەرشوبڵاوی کە هەیە یعنی ئێسا بۆ نمونە لە پڕ وتەبێژی وەزارەتی تەندروستی سلەیمانی قسەیەکەکە لە پڕ مدیر عامەکە قسەیەکەکە و تەبێژی وەزارەتی تەندروستی و لێر قسەیەکەکە لە پڕ مدیر عامەکە قسەیەکە دکتۆر شاخەوان لە پڕ لە کەناڵێکی تر میوانە قسەیەکەکە یعنی وەزارەتی تەندروستی ناتوانێت بە یاسایەکی کتوپڕ تعمیمی کا بڵێ کاکە ئێمە یەک وتەبێژمان بۆ هەیە قسە بکات لەم ڤایرۆسە هەموو ڕۆژێ سەعات 8 بەیاننامەیەک دەرەکەین و کۆنگرێکی ڕۆژنامەوەی بۆ فڵان کەسەکەین ینی ئەم شتە ناتوانێت برا کراوەشتە بەڵام دەستگا میدیاکان ئەوەنە زۆرن دەسۆشن یعنی ئیلحاح لە شاخەوانی دەکەن بڵێن کاکە تخوا ئەمڕۆ قسەیەکمان بۆ کەیەکی قسە ئەگەر خۆی وتەبێژی فەرمی وەزارەتی ناوخۆ هەیە وتەبێژی فەرمی وەزارەتی تەندروستی هەیە بەڵام میدیاکان زۆن هەر یەکە وزەخت لەسەرێکێکی دەکاتن ئەوە یەک دووەم بە سیاسیکردنی کۆرۆناش لە شارێکە دەڵێ وڵڵا عیلاجم هەیە و لە شارێکە دەڵێ وڵڵا هیچ کۆرۆنام نییە و لە شارێکە ئەو بابەتە بە سیاسیکردنی کۆرۆنا و ئیعلامیش دەقوزێتەوە ئەو بابەتە وای لێ کردو ئەگەر وەزارەتی تەندروستی لە سەرەتایی دەستپێکردنی ئەو پەتایە یعنی بەڕاستی بە شەو ڕۆژ ئیشی دەکەن بە مەتحی وەزارەتی تەندروستی نەبێدن بەس دکتۆرەکان یان مستەشفەکان یان وەزیرەکەی خوان هەمووان ئیش دەکەن و دانەوە وتەبێژی فەرمی وەزارەتی هەیە و هەموو ڕۆژێک بەیانێک دەردەخاتن بەس کە سیاسی کرا ئیتە بە قایمقامێک دەڵێن کاکە ئەتوو لە سنووری قایمقامەکەتی خۆت چیت کردووە ئەویش ئەوێ قسەیەک بکات باش قسەکە ئەوەیە من هەندێک جار ینی ئێمە وەکو میدیا لە ماوەی ڕابردووە بەر ئەوە کەوتوین جاری وایە بۆ ماوەی 2 مانگ کاکیوە بەسەر وەزارەتی ناوخۆ قەرارێک تعمیمەکە هیچ ئەفسەرێک بۆی نییە بۆ میدیاکان قسە بکات لە شەڕی داعش چەند جار ئەم شتەمان توش بوو بەڕاستی
فعلەن هەموو ئەفسەرەکانی وەزارەتی ناوخۆکە مایکێ بۆ برد نەیوب ئەیوب بە قەراری فڵان کەس بە قەراری وەزیر ئێمە بۆمان نییە قسە بکەین بڕۆ لەگەڵ و تەبێژا قسە بکە مەبەستم وێ لەم دۆخا وەزارەتی تەندروستی گرنگە وەکو پێشنیارێکی میدیایی کاتێکی مەحدود دانێ نەک لە ڕۆژێکا 6 بەیاننامە و هەر بەیاننامەی لە ئاوازێکە و بۆ ئینتیباعی شارێکە و بۆ ئینتیباعی ناوچەیەەکە نەخێر سعات 8 سعات 10 سعات 12 سعات 12 نیۆڕۆ پێم وا بێ سیستەمترە پێم وا بێ ڕێک و پێکترە و خەڵکیژی تر ڕایەت لەوەی کە هەموو شەوێ سعات 8 سیر بکە بزانە گۆڕانکارەکانی ئەو ڕۆژە چی بووە نەک بە پێی پیج و نازانم چی و چی بێ دکتۆر میدیا زەختە لێ کات بۆی یعنی ئێوەمانان ئێستا وەکوتم لە پێشەوەن بەڕاستی میدیا زەختان لێکا بۆی ئەو زەختە هەندێک جار هەڵەتان پێ بکایە شتێکتان پێ بکە کە دوای لی پەشیمان بن لە ماوەی ئەو ڕابردوو هەتا ئێستا من ڕۆژە بۆ دەزانی دە لێدوانمدایە دا لەش کەناڵەکان بابزانانی ڕۆژە بووە بەڵام هەموو لێدوانەکان لە ئاستی ئەوەی بووە کە بتوانین خەڵکەکە تێبگەینین کە لە نەخۆشخانەی ئیماراتی ئێمە چەند نەخۆشە بە چونکە فترەیەکی زۆر بەستەنها ئێمە نەخۆشخانە بووین لە هەولێر نەخۆشەکان لەلای ئێمە بوون ژمارە و داتا و باری تەندروستی و هەموو نەخۆشەکانیان هەموو نەخۆشەکانمان ئێمە کە ڕۆژنامەکە یان میدیاکارەکە داهات کە بە ئیلحاحێکی زۆرەوە بەڕاستی بەڵام دیتمان ئەمە لە خزمەتی میدیاکار نییە بەتەنیا ئەمە دیتمان ئەگەر ئێمە ئەو داتایانەوە ئەو ڕەوشەی بۆ خەڵکی خۆمان بڵاو بکەینەوە لەوانەیە خەڵکیمە زیاتر ئاگاداری ڕەوشەکە دەبی ئەمەش زیاتر وا دەکە کە پابندبی بە ڕێنمایەکان و زیاتر خۆپارێزی دەکا ئەمە ئەوە هەدەف و بابرین ئامانجی ئێمە بوو. بەڵام زۆر جار هەیە زەختی زۆرمان لەسەر کراوە و زۆر لە زۆر بەرنامەج و لە زۆر شتەکان ئێمە بەشدار نەبووینە لەبەرچە بە بەشدار لەبەر هەستمان کردی ئەمە مهنە ئیشی من نییە وەکو بەڕێبەری نەخۆشخانە ئیشی منە وەکو بەڕێبەری نەخۆشخانە لێم بپرسی چەند نەخۆشت لەلایە لێم بپرسی چەند نەخۆشت باری تەندروستیان باشە و باش نییە بەس نەک بەناو ئەم پێ دەرێن ڕۆژی تەندروستی چەند نەخۆشمان باشە و چەندیان خراپە باشەیەک پرسیاری لێکم تۆزە دوورە لەوە بە بۆچوونی جەنابەت وەکو سێ چوارمانیەکە بە وردی لە ناو ئەم ڕووداوایت و لە ناو ئەم ڤایرۆسای پێ دوایە کۆرۆناکەی جێمانەیەڵێت ئەوە ئێستا پێکەنینەکەم لەوانەیە تۆزەکەەوەش تعلیقەکەبی کۆمنتەکان من وەکو دکتۆر شاخەوان وەکو ئەو فترەیە کە لەگەر ئەو ڤایرۆسا ئێمە لەگە نەخۆشەکانمان چۆن معلوماتمان پیاکرێ زانیاری ئێمە زانیاری ئەومان پیاکرێ ڕۆژانە نەخۆش هەر یەک لە نەخۆشەکان بابرێن تاریخەکی خۆی هەیە کاتە لە لایمان دەردەچی معاناتی خۆی هەیە من وەکو دکتۆر شاخەوان هەر کاتێک کەوەی شتێکی زانستیە چارەسەری بۆ نەخۆشە لە دنیا دۆزراوە ئەو کاتی دەتوانین برێن ئێمە لە سەلامەتین بەڵام نەک بەس ڤاکسین چارەسەرێکەش هەر ڤاکسینەکە بەتەنها لەوانەیە ئەوە نەبی بە شێوەیەک بی بابرێن باش سوودی نەبی سوودی هەیە بە معنایەک بەڵام پێویستە چارەسەریش هەبی وەکو کە نەخۆشەکانی تر ئەگەر بێت و داماننا ڤاکسینەکەش دۆزراوە ئەمە پێویستە بە چەند چماوەیەکی زۆری دەوێت هەتا دروست دەکرێت خەڵکی هەموو دنیا 6-7 ملیار کەسە تا ئەو کۆمپانیە ئەو شە دروست دەکا تا دەگاتە هەموو تاکێکی ئەو خەڵکانەی کە لە دنیادانا من وەکو دکتۆر شاخەوان ئەمە پێشبینی خۆمە وە ڕەشبین نیمە بەڵام وها دەیبینم ئێمە لەوانەیە پێویستمان بە 2 ساڵ کەمتر زیاتر بی بۆی بتوانین ئەگەر چارەسەرەکە دۆزراوە ئەگە بەو شەرتێگە ڤاکسینەکە دۆزراوە بەڵام ئەگە نەدۆزراوە یعنی خوا نەخواستە ئەگەر ڤاکسینەکە نەدۆزراوە تەبیعی ئەوە شتێکی بەڕاستی مەترسیدارە لەسەر هەموو جیان دەستخۆش بۆ ڕژبینی نییە هیوادارم قسەیەکە بوو چکە کۆمەڵێ ڤۆکس پۆپانور تۆ بە بیبینی نەخێ بەس تەنها یەک مولە حەزە بوو لەسەر میدیای ئەزەمات کە لە کاتێکە وڵاتێک تووشی ئەزمەیەکە بێ یەک کەس تەشخیصەکات کە ببێتە واجهەی هەموو زانیاریەکان ئەوە قسەکەی من و ئەو کەسە ئێستا بینیمان لە ئەمریکا ماوەیەک ترامپ وەکو عریف حەفلی لێ هاتبوو دوو دکتۆری هێنا بوو ئەوان قسەیان نەکرد ترامپ هەر مایکی تەوزیع نەیەتوانی هیچی تیا بڵێ خەڵکەکە سیقایان پێ ئەکرد لای ئێمە بەشێک لە بە سیاسیکردنی ئیشەکە ئەوە بوو کەسانی سیاسی زیاتر ڕوبەڕووی نمونەیە بینینەوە ینی عێراق لەو سەردەمەی کە لە سەردەمی پرۆسی ئازادیە بەڕاستی لەو سەردەمە خراپەی
حکمی سەدام حسینە مەسەلەن کەسێکی وتەبێژێکی دانا محەممەد سعید سەحافێکی دانا بوو نەخێت بەس لە حاڵەتی صحی ئەوەی کە ئێستا هەمانە ئێستا بۆ نمونە ئێمە لە شەڕی داعش هەنێ وتەبێژ هەبوو بەس هەمووی کەسانی عسکەریە خیبرەی هەیە خەڵکە کە قسە ئەکا سیقەی پێێتی بەس ئەوایە لەم ئەزمەیەش واجهەیەکی پزیشکی لە هەر شارێ یەشێک على الأقل ڕاست دکتۆرەکە قسە بکە نەک کەسە سیاسیەکە تا متمانەی قسەکانی زیاتر بێ لەلایەن خەڵکیش پەرش و بڵاو نەبێتەوە و بەکارهێنانی دکتۆریش یا خود میوانداریتی دکتۆر لە کەناڵەکان من بە شتێکی خراپ نایبینم بەعکسەوە ئەیهێنی تا بۆ بڵاوکردنەوەی وشیاری بۆ بڵاوکردنەوەی زانیاری لای خەڵق بەڵام ئەوە نەبێت لەگەڵ ئیشی قسەکەری وەزارەتی تەندروستی ئیشەکانیان تێکەڵ بێ و سەر زۆر ڕاستێسا من لەوانەیە ئێستا زۆربەی ئەوە میدیاکارەکانی ئەوانەی هاتینە لای من و یعنی بابرێن لەگەرە من کۆبنەوەیان کردیەوە من تەسریحم بۆ کەڵانەندە زۆر زار کە زەختێکی زۆر بە من کرا گوتم بابە بڕۆن فلانکەس فلانکەس فلانکەسەیە خۆیان دەزانن ئێستا گیان لێ دەرێ فلانکەس ئامادە نیە لێ دوانمان لە بدا فلانکەس بۆ نایکە فلانکەس ئامادە نیە و من چەند جار لە نەخۆشخانە هاتینە لای من گوتم بابە پێویست ناکە من لێ دوام دەم ئێستا و پزیشکەکە لە نەخۆشەکەی دیتێ بالەوی مباشەرەتەن لە پزیشکەکە بپرسی ئێستا دۆخی نەخۆشەکان چۆنە ئەمە دەبتە بابەتێکی لەوانەیە تۆزێک سرنج ڕاشیشتر بەڵام زۆر جار وەنەک زۆر جار هەموو کاتەکان وا بووە کە ڕێزم بۆ پزیشکان و ئەوانەی کە لە لامان هەمووی داوام دەکەن ئەم شتیان حەز ناکەن بیکەن قسە بکەن و تو ناچاری لە ساحەک بەتەنیا دەبینیەوە قسە و کرد بەڕاستی بە ساحەک بەتەنیا دەبینەوە ناچاری قسە کرد کاجویان ێستا شتێکە بینی بەڕاستی دکتۆر ئەو پرسیارە بۆ تۆش ینی بەشێکی زۆر با بڵین زۆر و کەمنا بەڵام بەشێک لە دکتۆرەکانیش خەریکی نمایشکردنن بەڕاستی یعنی خەریکی خۆمەشهورکردن و ئەگەڕێن بۆی کە خەڵک ئیشتیهای لە چ قسەیەک هەیە ئەو قسەیە کات لە زانستا لە عیلما ئەم شتە ڕێپێدراوە ینی ئەم مزایدە ینی ڕەنگە ئاسایی بێ گۆرانی بێژێک بێ خۆی مەشهورکان ئاسایی بێ چوزانم وەنیە کاجیوە ڕۆژنامە نووسێک بێ خۆی مەشهورکە بەڵام ڕۆژنامە لە دیوە ڕۆژنامەوانەکەیەوە ئەبێ ڕۆژنامە نووسەکە هەستی ئەوەی هەبێت کە بزانێ ئەم کابرایە زانیاری بڵاوکاتەوە یا خودت شۆەکە ئەگەر شۆی کرد یەک جار هاوڕای لەگەڵ ما دکتۆر شاخۆ حافیزڵێ بە تاکید من هاوڕام لەگەر ئەم مەسلەیە بەڵام یەک دیوی هەیە با ئێمەش ئەو دیوەی لەبیر نەکەین زۆربەی ئێمە وەکو گوتمان لە کەناڵەکانیش و لە نای خۆمانش کەسێکمان نییە وەها بەو شێوە بتوانی ئەم خەڵکەوەها تێبگەینی ینی تەواو تێگەیاندنێکی تەواو من دیسانەوەی دەرێم ئەوە مجامەرەی خۆم ناکەم لەو قسەی دەکەم یەک لە ئەوانەی میدیا کار بوون شەوەک تەلەفۆنی کرد دەوری سعات 9 شتێک بوو بۆی دکتۆر پێم خۆشە سعات 11 لێدوانەکەمان بۆ بدەیت گوتم بابە خۆ لە هەولێر بەس شاخەوان نییە بەڕاستی بە شاخەوان نییە ینی بە خەڵکی تکەشەیە بڕۆ لەوان بکەن من ئامادەمە بەردەوام بەس بۆ خزمەتی خەڵک بی بۆ ڕوو شارکردنەوە بی بەردەوام ئامادەمە بەڵام پێم خۆشە خەڵکی تکەش لە ئیتارەکەدا هاوڕای لەگەڵ لە ناو لە ئیتارەکە بەس ئەم قسەی بکەم گوتی دکتۆر ئێمە متابعەمان کردیە و قسەکانی تو مەقبولترە لە کەسانی تر کە دەگۆترێ دیارە تۆ ڕاستەکان زیاتر دەرێ من ڕاستەکان ئەوەی دەرێم کەوەی لە نەخۆشخانەی من ڕوودەدا بەشە فاپانەوە بەڕاست گویانە ئێمە گەیاندیتمانە خەڵکی خۆمان بەڵام بابەتەکە کەوەکو دەرێ بە سیاسی دەکرێت بە حزبی دەکرێت بەلایەنیت کە لێکدانەوەی بۆ دەکرێت ئەوە دەستەڵاتی مەی تێدانە ئەوە پێمان خۆش نیە ڕۆژەکە بەو شێوازی بەڵێ هەیە بەردەوام هەیە دکتۆر حیتۆ لەگەڵ ئەوەی ینی هەندێک دکتۆر کردویانە بە نمایشکردن و خۆمەشهورکردن و یەک هەر نمایشکردنێک هەر خۆمەشهورکردنێک لە لای تۆبیەوە بە پێی یاسای سندیکای پزیشکان مەمنوع و سندیکەکە دەتوانێت عیادەکەی دابخاتن ئەوە وەکو خۆ نمایشکردنە بەڵام لە سەرەتای پەتاکە هەموو پزیشکەکان وەکو ئەرکی خۆیان دەزانی هەندێک زانیاری زانستی پێشکەش بەخەڵگەن کابراایك دەردەچوو دەڵو کاکە سوێر بخۆن کابراایك دەردەچوو دەیوت شەربەتی لیمون بیخەرە ناو نازانم ڕەشڕەشک و شتەکان ئەو شتە باڵێن خورافیانە کە زۆر بوون لەسەر فێسبوک ئیتر پزیشکێک لە ماڵی خۆیەوە هەست بە مەسئولیت دەکرد کە هەندێک زانیاری پێشکەشی هەڵێن بەڵام ئەگەر ئەو زانیاریانە ببێتە مایەی
ئەوەی کە ببێتە خۆ نمایشکردن و خۆمەشورکردنەوە بە پێی یاسایی سندیکای کرێکاران مەمنوعە هەر پزیشکێکیش لەسەر ڕوعەکەی خۆی شێوازێکی زیاتر لە شەهادەی خۆی بنووسێتن سندیکای پزیشکان مافی هەیە بچێتن دای بخات بەس وشەیەکی دیکەمەوە. طبعا او نخوشیه هیچ عیب نییە یعنی عیب نییە کابراک بنێ ئەگەر خوا نەخوازە سبەینە من تووشی کۆرۆنا بە من مستعدم لەسەر تەلەڤیزیۆن بێم بۆ هەموو کەناڵەکان بڵێم کاکە من تووشی کۆرۆنا بمە تکایە هەر کەسێک پێش 14 ڕۆژ لەمەوەی ئەو 14 ڕۆژەی ڕابردوو لەگەڵ من قسەی کرد بەیان ئەمنی بینێمە با بچێت خۆی فحص بکە ئەوە عیب نییە ئەوە ڕەوشەنبیری کردنە ئەو کەسێک کە بە کۆرۆناش با بڵێن تۆمەتبار دەکرێت یان دەڵێن فڵان کەس کۆرۆنایە هیچ عیبەی تیان نیە نەخۆشیێکی وەکو هەر نەخۆشیێکی دیکە. کۆمەڵێ لێ دوانمان وەرگرتووە با بینەربین دوایەوەی تر با بزانین چی بکەین. لە هەموو قانونێکی وڵاتەکان دەبێت ئەتوو نەخۆش و دکتۆر تەنسیقی ئەویان هەبی شتەکە نێنیبی بەڵام من لە میدیا زانیم کە من تووشی ئەو وەزع بوومە دوای ئەوەی بڵاو کراوەی وێنە و تەلەفۆن و ئەوانە هێشتا من نەگەیشتمە خەستخانە خەڵکەکە هەمووی داوای ئەوەی دەکرد ئایا ئەتوو توش بووی یان نا. زۆرێک لە میدیاکان ڕۆشتە نەخۆشخانەکان سەردانی ئەو کەسانیان کرد کە چاک بوونێتەوە ئێستاشکە قۆناغی دیکەیە قۆناغی ئەوەیە کە ڕێژەی مردن بەرزە بێتەوە میدیا دەچێتە گۆڕستانەکانیش لەلایەک ئەم دایانە باشە پیشان بدرێت چونکە خەڵک ئەبینین ئێستا لە دوای ئەوەی کە لیڤڵی توشبوون بەرزە بێتەوە لەگەڵەوەی میدیا کاری لەسەر کردووە خەڵک خۆی ئەپارێزیە زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکانە بێ. من تەنانەت هێشتا نەتیجەکەم وەرنەگرت وەکو شخصی وەکو نەخۆشێک کەچی ڕاگەیاندن ئەحلانی دەکرد ینی پروپاگەندەی خەڵک و ئەو شوێنێک کە لێ ئەژی بە هەموو شێوەچی خەڵک لۆمەتەکە ینی دوورت لێکە وازانی تۆ تیرۆریستێکی یان کەسێکی کە نەعوذ بالله لە ما کاتی خوارێ. دەستخۆش دکتۆر عارف حیتۆ قسەیەکی جوانی کرد ئاخر قسەیان ڕاستەکەن قسەکانیان جوانە چونکە بەڵام ئەوە خەتای یەک دەستگای ئەعلام نییە خەتای ئەوە کولتورێکە لە کوردستان دروست بووە دنیایەک دەستگای ئەعلامیمان هەیە ئیتر بوویتە کێبڕکێ یان بەریکانێ لە نێوان دەستگایە کێ پێش ئەوەی دیکە دەچێتن بڵێت وڵە فڵان کەس توش بووە ئەگەر ئەو بەڕێزە حتا فەحسی هینی بوو دەرنەکرد حتا مەوزوعی تاوانباریش کابرا تاوانبار نابێتن حتا ئەدیلە و حاکم بڕیاردەن بە تایبەتی ئەوە کابراکە چۆی فەحسێکی کۆرۆنا بکاتن ئەگەر کۆرۆنا دەرچوو ئەوە کەرانتین دەکرێت 14 ڕۆژ عیلاجی وەردەگرێت و ئینشەڵا چاک دەبێتەوە بەس ئیعلامەکان یەکسەر بڵێن فڵان کەس و فڵان قایم مقام و فڵان حاکم و فڵان کەس توش بووە و ئیعلام بکەن ئەوە ئەسڵەن بابەتێکی میدیای پرۆفێشناڵ نییە ئەو دەستگای وادەکاتن دەستگایەکی پرۆفێشناڵ نییە دەستگایەکی هاتووە ناو دەستگای ئەعلام پێ دوایە دکتۆر لەم کاتا من نیکە سیاساییمان لەگەڵانیە بەڵام لەم کاتا پێ دوانییە وەکو کاژووە لە قسەکانی سەرەتایە وتی ینی لەم کاتا دۆخێک ڕووداوێکی گرنگ جیوا گەورەکەیەتە پێشەوە ئەرچی هەر هەمومانە ڕەنگە ئەو برادری ئێستا لە پشتمانەوە ڕوا ئاگای لە بەرنامەکەش نییە دەستێکیە بێت لەوەی کە بتوانێت بە دیوێکی باشە دەست بخاتە ئەم ئیشەوە بەڕاستی بەڵام یاسا داواکاری گشتی لەم کاتا گرنگ نییە ورتر لەسەر خەت بن ورتر ئاگیان لە دۆخەکان بێت لە بری ئەوەی کە نەخۆشێک ماڵی وێران بووە ئاگای ینی دەردەدار بووە کە سوکاری توش بووە یا خۆی توش بووە بەم سیستەمەی تەندروستی کە لە کوردستانە هەیە خۆمان وازەحەکە لە چه ئاستێکایە ڕەنگە خۆی ئەو کاتەی نەبێ بچێ داوا تۆمارکات یان مەسەلەن داوای مافی خۆی بکات گرنگ نییە لەم کاتە داواکارە گشتیەکان ینی ئەو شوێنانەی کە مەرکەزی قەراری دادگاین قسەیان هەبێ مۆزۆی داواکاری گشتی و محکەمەکان ئەوە ئەبێ داواکار هەبێتن یعنی کەس داوا بکاتنەوە بەش لە ڕووی یاسایە بەڵام ئەو قسەی جەنابێت لەسەر وەزارەتی تەندروستی تەطبیق دەبێتن مەفروضە ئێستا وەزارەتی تەندروستی خۆی لەو بابەتەنە بکاتە خاوەن و ئەوەنە بکاتە قەزیە وڵا فلان دەستگای مێدیایی فلانشت بڵاوی کردوتەوە بەبێ ئاگاداری ئێمە چونکە پێش ئەو لێدوانانەی ئەو بەڕێزانە ئێمە قسەیەکمە لەسەر ئەومان کرد بوو کە ئەگەر وەزارەتی تەندروستی زیاتر لە جیاتیاوەی ئامارەکان بڵاو بکاتەوە و ڕێنماکانی خۆپارێزی بڵێتن هەندێک شتی یاساییش بکاتن لە ئەو بابەتەنە ئەو بەڕاستی شتێکی زۆر مهمە یعنی ئەرکەکە لە ئەستوی وەزارەتی تەندروستیە زیاتر لەوەی لەسەر داواکاری گشتی ئەوانە بێت طبعاً لێرە زۆر ئەبێ وریابین نەکەوینە مەجالی پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین
گەرنتیکردنی کاری میدیایی لە هەموو ئەزەماتێکە گرنگە کە بە شێوەیەک ئیش بکات زانیاری و وشیاری بڵاو کاتەوە بەناو خەڵک لێرە ڕەنگە دەسەڵاتێک هەبێت یا دەستگایەک هەبێت لە شوێنێک یا لە دەسەڵ لە شارێک لە قەزایەک نەحی بێ هەوڵ باشت بشارێتەوە ئەرچی میدیا ئەبێت ئەو کە ئەو شتانە بڵاو کاتەوە ئەگەر لە بەرژەوەندی گشتی بن لێرە خەرت ینی منتیقەیەکی زۆر حساسە کە ئەگەر بێت و بەناوی بڵاو نەکردنەوەی ترس و پێشێ هەموو ئازادی ڕادەربڕینی میدیاش پێشێلکەین ئەوەشە لێرەشە بێت دەسەڵات زۆر وریا بێ لە محاوەتە ڕاستە پێ دوایە ئیشی چێک تۆزەگەوە نییە میان ڕەوانە و پاک و تەمیزانە میشە بکات بەڕای من لە سەرەتا ئەگەر زانیاری زۆر بخرێتە بەردەم میدیا پێویستی بەوە نابێت لەم لاولا بچێ بە شێوەیەکی ناڕاست زانیاری دەستکەوێت یاخود بە شێوەیەکی نایاسایی چۆنی پاک و تەمیزە و زانیاری دەستکەوانی چۆنی بۆ نمونە لە بریەوەی کە میدیاکارێک داوا لە دکتۆر شاخەوان کات و لێی پارێتەوە زانیاری باتێ ئەبێ چێ بیات دکتۆر شاخەوان بەرپرسە لە خەسەخانەکەی خۆی باشە لە بڵاوکردنەوەی بیر و شیاری بۆ خەڵقەکە کە زانیاری ڕۆژانەی ڕاست و دروست هەروەها جەنابی کاک دکتۆر حیتۆ بەڵام لە هەمان کاتە دەسەڵاتی کە ئەم ئیشە بەڕێوە ئەبات ئێستا خەلی ئەزمەیە یا خود وەزارەتی تەندروستیە سەرۆکایەتی وەزیرانە وەزیری ناوخۆ وەزارەتی ناوخۆیە ئەمانە ئەبێنەوە تەنسیقێکیان هەبێت کە هەیەیانە ئێستا بۆ میشە بەڵام ئەم تەنسیقە لە میدیا نایبینیت دەرەچن هەر یەکەی بەجیا و زانیاریەکەش بەو شێوەیە بەڕاستی بڵاو نەکراوە من یەک نمونەی بچووکە هێنمەوە بۆ نمونە ئەو ڕۆژەش لەگەڵ جەنابی وەزیر دانیشتن باسی ئەو نمونەیەمان کرد لە میدیا لە کوردستان نزیکەی ملیۆنی عەرەبی لێیە بۆ نمونە ئەم ملیۆنە عەرەبە هەمووی کەسانێکن کە ڤایرۆسەکە جیان ناکاتەوە لەگەڵ خەڵکی تر هەمووی بە یەک شێوە با بڵێن معڕەزی ئەو ڤایرۆسن ئەو زانیاری کە ئیمڕۆ هەیە بۆ خەڵقی کوردستان هەمووی بە زمانی کوردیە ئەو ملیۆنە عەرەبە چیەکە بازێ جار ئەبینی وەزیری یەکێ لە وەزیرەکان یاخود کۆنگرەی ڕۆژنامەوانیە هیچێ لە بەرپرسە بەڕێزەکان کە دەربارەی ئەو وەزعیشەکە شەرحەکە بە کوردی ئەیگێڕێتەوە حکایەتەکە ئەجێڕێتەوە ئەڵێ وابوو پرسیارێکی بە عەرەبی لەکەن هەوڵایە بە عەرەبی قسە بکە کەناڵەکە یەت و مۆنتاژی کوردی خود دۆبلاژی کوردیە خاتە سەر ئەو خەڵقەی کە لێرەیە لە کوردستان ئەبێ بزانین ئەو ملیۆنەی کە لێرە لە کوردستان چ جۆرە زانیارییان هەیە نەبێت ئوستاز ینی عەرەب کۆری هەیە چوزانم ئینگلیس هەیە ئەوە هەیە کاک شاخەوان با نەڵین ینی قسێکی ڕەشبینانە و کرد بەڵامی تر شتێکە پێوتمەڵێ قسەی حەقڕەقە بەڵام هیوادارین ینی ئەو 2 ساڵەی کە باسە کرد زووتر تێپەڕێت ئەگەر خراپتر نەبێت یانی شکێمە هەمومان پاڵمان لیا بووە مانگێک پێش ئێستا هەمومان پاڵمان دەستکەوت و کەمانەوەمان فرەیە وتمان کۆرۆناتەوە بوو بوشین بە چاوە بەڕاستی ئەمانوت کورد چۆن بە بێزەرەریە ڕۆشت و ئەو کاتیش لە ڕاگەاندنەکان باسمان دەکرد با بە کۆرۆنە تاوە نەبووە ئەمە شەپۆل نییە شەپۆلی یەکەم و دووەم بی کۆرۆنە بەردەوامە تاو کاتەی چارەسەری بۆ دەدەزرێتەوە بۆ ڕاستکردەوەی هەندێک تشت هەیە ئەمە لەو کاتان لەو ماوەی دوور درێژێک کە لە نەخۆشخانە بووم ئێمە هەموو جنسیاتەکان نەخۆشمان بۆ هەمان بووە نەک بۆ ڕاستکردنەوەی قسەکانی هەر کورد نەبووینە بزانە من نەخۆشی عەرەبم هەبووە نەخۆشی ئەوانەی کە لە کوردستان دەژین ئەوانەی فەنزویلیە بەنگلادێشیە هندیە نازانم چ دەوڵەتێکە لوبنانیە بێ لەوانی تر هەمومان لەلامان هەبووە وەکو نەخۆشیش تەعاملمان کرد وەکو هاوڵاتێکی خۆمان لە یەک شوێندامان ناینە هەمویان کەواتە دەبی زانیارەکە بگاتە ئەو هەموو خەڵکەی کە لە هەولێر ڕاستە من پشتگیری بۆ قسەکەی تۆ پشتگیری بۆ قسەکەی کاجیوە من ئەمە بە نمونەیەنمە یەک کۆمەڵ ڕێنمایی دوور و درێژە هەر هەمووی بە کوردیە کاجیوە ئاینەکەتی بۆ لە چاوکە یعنی ئێستا ئەگەر هاوڵاتیەکی عەرەبیە هاوڵاتیەکی کۆری هاوڵاتیەکی بیانی لەم نەخۆشخانەیە بێ زانیاریە گۆرگرێت لۆگۆکەی لە دەرچێ ڕسمەکەشی وازەح نییە هەر هەمووی بە کوردی نووسراوە ئەوە تێبینێکی زۆر باش بوو ئەگەر وەزارەتی تەندروستی ئەو پێشنیاری ئێمەی قبول کرد و کاتێکی دانا بۆی کە هەواڵەکانی ڕۆژیا دوایین ڕووداوەکانی کۆرۆنا تیا پەخش بکرێ و گریمان سەعاتەشتە گریمان ئەوەیە
ئەوەش بخەنە چوارچەوەی کارەکانتانەوە گەروتە بێژێکی پاکوتەمی سەبێت ئەم شتانە بە کۆکراوی و بە کرۆکێکی جوان پێشکەشکە ئەتوانین سەبتایتڵێکیشی بۆ بکات و هەموو کەناڵێک بە یەکسانی پەخشی ئەو ڕێنمایانە بکات یان ئەتوانین کەناڵی وەکو کەی 24 هەر کەناڵێکی ترە نەشرەیەکی ڕۆژانەی عەرەبیتان هەبێ بۆ ڕاستە دکتۆر جان دوا قسەم بۆ پێک دەقەمان ماوە بەڵێ طبعا بە درێژایی مێژووی مرۆڤایەتی کولێرایان بەزاندووە تاعونیان بەزاندووە ئینفلوێنزای ئیسپانیان بەزاندووە من پشت ڕاستم کە کۆرۆناش دەیبەزێنین بۆیە پێویست ناکە هیچ کەس تووشی دڵاڕاوکێ بیتن هیچ کەس خۆی بترسێنێتن حتا ئەوانە کە تۆشیش دەبن بچن خۆی کاتینەکەن بچنە وەزارەتی تەندروستی لەوێ دابن و زۆر شتێکی تەبیعیە ئەوەش نەخۆشیەکی زۆر تەبیعیە هیچ عیبێکیان نیە دەسەکانە خۆش دوا قسەم بۆ کرد من دوا قسەم ئەوەیە کە پێم خۆش بوو هیوام وا بوو حکوومەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی ئەم تەلەڤیزیۆنێکی خاصی خۆی هەبە ئەو داتا و زانیاریانە لەو تەلەڤیزیۆنە بڵاو کرابەوە و ئەگەر بەخۆشی ناتوانێت کە دەستگایەک وا دروست بکە تەلەڤیزیۆنن دەتوانێت هەموو ڕۆژێ لە هەموو کەناڵە لە سەتەلایتەکان ساعاتێک فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان لۆگۆی لەسەربی هەموو زانیاریەکان بڵاو کاتەوە لە هەموو تەلەڤیزیۆنەکان و ئەوە دەتوانم برێم ئێمە دەتوانین هەنجێ دەتوانین برێن سیاست ناکرێ و هەموو شتێکی زۆر باش بوو من لێرە گلەیەمەیە بەڕاستیانی سەیرەکەی کاتێک کە بانگەشێڵ بژاردنەکرێ کاتێک سەروبەندی بانگەشێڵ بژاردنە گلەیەم لە ئەحزابی سیاسی کوردیە کە بەداخەوە و بەرنامێ نامێ باسی سیاستکەین بەسەر باسیەکەین یعنی سەیرەکەی بۆ یەک مانگ بانگەشێڵ بژاردن چەندین کەناڵ داندێ بۆ بانگەشێڵ بژاردن و بە بانگەشەی حیزبەکان بەڵام لە دۆخێکی ئاوا هەتا ئێستا نەتوانراوە کەناڵێکە بێ یا شوێنێکە بێت کە خەڵک بەس زانیاری لەباری کۆرۆناوە لێوەرگرێ هیوادارم ئەگەر زوو تێمان نەپەڕان خوا نەخواستە بیر لەوەش بکرێتەوە دوا قسەم بۆ هەر تەیدی قسەکانی جەناب دەکەم ینی بۆ کاتی هەڵبژاردن هەموو پارەیە هەیە دوو زانیاری ئەیەم بە خەڵک ڕەنگی لیستەکەیان و ژمارەکەین ژماری کاندیدەکە یا ژمارەی لیستەکە ئەمە شتێکی زۆر معقەدە قەزیەکە فەرموو ئەوەتە ئەبینی لە شوێنێکی وا بچووک ئەم هەموو زانیارە هەوڵێندانێن و کەچی بەشی تەواو کافی نییە بەڕاستی بۆیە کە قەزیەکە طبیەن باش سەیتەری بەسەر کراوە ئەوەی کە پێیان کراوە کردویانە بەڵام بەداخەوە میدیاییان هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن دەسەڵاتەوە کێشەمان زۆر بووە دەسەکانە خۆش بێ کۆرۆنا گەڕانەوەی کۆرۆنا خستینە دۆخێکەوە کە بەڕاستی ونی کردین لەوەی کە کەی کۆتاییە دووبارە دەستێش و کەمامەی پێبەستینەوە دووبارە خستینەوە دۆخێکە ئەو سەری یاریەکە نابینین ینی ئەو سەری ڕووداوەکە نابینین ئەو سەری نەخۆشیەکە نابینین بەڕاستی وەکو دکتۆر باسی کرد بە دیوێکە زۆر دەردی گەورە زەوی تێی پەڕانووە بەڵام میلەتی سەرکەوتووە میلەتەیەکە بە کەمترین زیانەوە تێیپەڕێنێ لە سەرەتاوە حکوومەت بە فەرمی ڕوونی کردەوە کە توانای تەندروستی لەم وڵاتە توانایەک نییە دەرەقەتی ئەم ڤایرۆسە گەورەیە با وەک چۆن لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا دەرەقەتی نایەن و زیانی گەورەی لێکۆتۆتەوە ئەوەی ماوەتەوە بۆمان تەنها خۆپارێزی تاکە تکایە لە پێناوی خۆپارێزی خۆمانە باواز لە سیڕای حیزبی و سیاسی و شارچێتی و ناوچەگەرێتی و قسەی زل و مزایتە و چیوچی بێنین لە دکتۆرە بەڕێزەکانەوە تا هاوڵاتیان تکایە بۆ ماوەیەک خۆمان بپارێزین تا بە کەمترین زیانەوە لەم دۆخە دەرچین هیوادارم شتێکمان کرد بێ کۆرۆنا هاتەوە بۆ ئەڵەم بە پشتیوانی خوا و هیمەتی هەمومان ئیشەڵات هەیە بەڕێ کاتێکی خۆش